وەگاگەدارن کە ساڵی پار بەهۆی دەستێکی نادیارەوە ئەرزێکی زۆر لە ناوچەکانی کوردستان بە تایبەتی گەرمیان و کەرکووک ستێنرا ئەمەش بۆی کە دەستێکی نادیارەوە بوو ئەمەش بۆ بوو کە جوتیاران بێهیوا بکە لە بەرهەمەکانیان بە تایبەتی بەرهەمی گەنم و جۆ و ئەو پوش و پەلاش بەڵام ئەوەی ئیمساڵ خۆشببختانە بە گوڕوتینێکی زۆرەوە هەموو جوتیاران وەکو تەحەداکردنێکی ئەو سووتانە سەر لە نوێچە جارێکی تر زەویەکانیان چاندۆتەوە و ئەمەش لە پێناوەی کە بەرهەمی ناوخۆ زیندوو بێتەوە و هاوردەی دەرەوە نەمێنێت و بازارێک بۆ ئەو بەرهەمانەی کە لە خۆمان لە ناوخۆ هەیە دروستیکەین. ئێمە وەکو جوتیاران بەردەوام ئەبین لە چاندنی دەغڵودان هەرگیز بێهیوان نەبووین و بێهیواش نابین. ساڵی پار هەرچەنێ بەرهەمی ناوخۆ ساخ نەبووە و حکوومەتی فیدراڵ ینی نەیکڕیوە لێمان زۆربەی بە بازاری ڕەش فرۆشتومانە ئەوەش ئێتە خەسارمەند بۆ فەلاح وەکۆنێ حکوومەتی هەرێم خۆی وەری بگرێتەوە وەکو ینی پاڵپشتێکی فەلاح بتوانێت پشتیوانی حکوومەت بەدەست بێنێ و زیاتر یعنی ئارەزووی لەسەر هینەکە و چاندون و زەوقی ئەوەی لەسەری بێ زیاتر بەرەکەت و پێداویستی بێ وەکو گەنم حکوومەتی داڵودان و بنە تۆمان ناداتێ ئێمە هەمووی لە بازاری ڕەش دەیکڕین ئەوە وەکو بۆ نمونە کیمیاوی ئێستا حالێن ئیمساڵ گەیشتۆتە 550 ڕەنگە بۆ 650 ڕەنگە بچێت دوای ئەم بارانە احتیمالە بۆ 700 پاشە کشێ بکاو بۆ ینی بەرز بۆتەوە کیمیاییشەوە لە بازار ڕەشوەسای ئمڕۆ هێناومە بە 700 و تقریبا 20,000 دینار ئەمە کیمیایی خۆڵەکەی دابی پێڵێن وەکو بە کیمیایی سپیشی ئەوەی هەر تقریبا دەستگەی 400,000 بۆسەوە یعنی ئەمانە هەمووی ڕێگرە لە توانای فەلاح داواکاریمان ئەوەیە حکوومەت پاڵپشتمان بێ داواکاری ئەومانەیە حکوومەت زیاتر دامی فەلاح بکات وەکو کڕینەوەی لە بازاڕە وەکو پێدانی پووت و سماد و ئەو شتێلە ئەمانە هەمووی ڕێگرە وەکو گازیش لە بازار ڕەش ئەمانش هەر زەرە بۆ فەلاح ئێمە ئەگەر گاز بۆ نمونە بە 400 بیکڕین ئەتوانین جووت کەمتر ینی پارە لە فەلاح بسێنین.